باش خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەم پرۆگرامە نوێدا لەگەڵتانم هیوادارم کە هەموو لایەکتان باش بن و تەندروستێکی باشتانە بێت. بێگومان بۆ ئەمڕۆژ پرۆگرامێکی جوان و نێمان بۆ ئامادەکردن بە یارمەتی هاوکارانم. هیوادارم کە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمانە بمێنەوە. پێشەی بچمە لای ناساندنی میوانەکەم و هەروە باسکردن لە تەوەری ئەمڕۆمان دەچینە لای ناوبڕێکی کورد و گەڕێینەوە. باشتێکی خۆشتان بۆ بچڕمەوە. دیلانی ڕفیقمە. دیلان ڕفیقی تۆشە؟ ڕفیقی تۆشە؟ ڕفیقی منش. دیلان کێ؟ ئەمەیە کە خەڵک منی بینی نەمناسێتەوە. دانیشە؟ وتم بە ئەم یاریە بۆ وەستێنین. ناوی دایکم لێنی. ئەزانی من بۆ نەمردووم؟ نیوەی ئەو تەمەنی ئەژین هەر خەوتون. بیرم نییە. نازانم. سفر. بەڵێ خۆشەویستانی ئێمە ئەمێ ئەوشتان پێ ڕابگەێنم کە شانۆیی هیچم نییە بیشارمەوە هەتاکو ڕۆژی چوارشەممە بەردەوام دەبێت لە نمایشکردنی لە هۆڵی ڕۆشنبیری بە هیوادارم ئەو کەسانەی کە تاکو ئێستا بینەری ئەم کارە شانۆیە جوان و ناوازێ نەبوون بچم بینەری بن و هەروە دڵنیام کە چێژی لێبینن. خۆشەویستانی ئێمە میوانیم ئێوارەیەم خات و شارە بابانە کە هەم شێوەکارە هەم فۆتۆگرافەرە کە بێگومان لە ماوەی ڕابردووە چەندی پێشانگەی تایبەتی کردوتەوە هەروە چەندین پرۆژەی گرنگیشی هەبووە بۆیە پێمان خۆش بوو کە ئەم ئێوارەیە ڕاستەوخۆ لە هەولێر و خات و شارامان لەگەڵا بێ بۆی کە باز لە کارەکان و هەروە کاری داهاتووی خات و شارا بکەین. خات و شارا سڵاوت لێ بێتۆم کاتەوە باش؟ سڵاو لە ئێوە ئەزیزانم، سڵاو لە بینەرانتان باش؟ زۆر سپاس. خات و شارەکو ئاماژەم پێکرد تۆ هەم وەکو شێوەکار هەم وەکو فۆتۆگرافەر ساڵانێکە کارەکەی بۆیە پێم خۆشا وەکو سەرەتا وەکو ناساندنێکی خۆت شارە بابان کێیە؟ شارە بابان مناڵی سلەیمانیە، هەر لە سلەیمانی گەورە بووم و هەر لەوێش دەسم کردووە بە هونەر و بە ئەکادیمی هونەرم خوێندووە و سەرەتا وەکو فۆتۆگرافەر دەسم پێکرد و لە دوای 5 ساڵ لە فۆتۆگرافی دەسم کرد بە هونەری شێوەکاری ئەوە بۆ ماوەی 7 ساڵە بێ کاری هونەریەکەم. زۆر باشە. خات و شارەکو وتت کە سەرەتا تۆ بە هونەری فۆتۆگرافی دەستە پێ کردووە و لە چەند پێشانگایەکی فۆتۆگرافیە و هەروە بەشداریت کردو کارەکانی خۆت خستۆتە ڕۆ. چۆن بوو کە لە هونەری فۆتۆگرافەریەوە هایتە سەر هونەری شێوەکاری؟ ڕاستە هەردووکیان هونەرم بەڵام بێگومان شێوازی کارکردن و هەروە ستایلی ئیشکردن لە هەردووکیانە جیاوازە. نەبێتە مبالەغەیەک وەکو هونەرمەندەکانی تر کە من لە مناڵیەوە دەستم پێکردووە. ڕاستی من لە مناڵیەوە یاریکردن بوو بە ڕنگ بەڵام قەت بیریشم لەوە نەکردبەوە یعنی من لە گەورە بوونمە بیکەمە پرۆژەیەکی هونەری بەڵام هەستمە کرد کارەکانم پرۆژە هونەریەکانم چەندها بە فۆتۆگرافی ئەو پرۆژانەی کە من هەمە بەردەستەی ناکرد بۆیە دەستم کرد بە هونەری شێوەکاری و هەم بە ئەکادیمیش خوێندم بۆی. باشە. شارە بابان تا چەند ئێوێ لە ڕێگەی پرۆژە هونەریەکانەوە چاجێکە پرۆژەیەکی شێوەکاری بێت یاخود فۆتۆگرافی بێت ئێوە دەست بێت بۆ هەنێشت کە لە کۆمەڵگەی کوردەواریە کە زۆر جار پڤێ یاخود پێڵەن ئایبێ نابێت و ئەم کارە بکەی بەڵام وەک تۆکو خاتوو نەگەتوانە بڵام کە زۆر کارە کردووە کە لە ڕابردووە نەکراوە کە یاخود پیانەوە کە ئەم کارە کارێکی ڕاست نییە. لە ڕاستیە هونەر بۆ من و ژەمبوونی منیش لەم کۆمەڵگەیە و لەم نیشتیمانەیە زۆر سەختە بۆیە من ئەمەوێت لە ڕێگەی هونەرەوە
پەیامی فێمینیستانەی خۆم بگەێنم بەرامبەر بە هەموو ئەو نەعادەڵەتیانەی کە بەرامبەر ژنێکە کرێ لەم کۆمەڵگایە ڕۆژانە دەبینین منیش وەکو ژنێک بەریەکەوتەم هەیە لەگەڵ ئەو ژنانەی کە تونند و تیژیان بەرامبەرە کرێ ئاگر لە جەستەیان بەرێن لە پێناوی ئازادبوونی خۆیان لە پێناو ئازادبوونی جەستەی خۆیان کە هی خۆیان و مڵکی هیچ کەسێک نییە تەنانەت نە مڵکی باوکە نە برایە نە هاوسەرە تەنها جەستە مڵکی ئافرەت خۆیەتی بەداخەوە لەم کۆمەڵگەیە نەک ئازادی ئیشکردن نییە بەو دەرەجەی کە ژنێک ئەوێ ئازادانە بژی و داهاتی خۆی هەبێ و هونەر بکە و ڕاگەیاندنکار بێ و هەر بابەتێکی تر کە هەر ئافرەتێکیش خۆت ئاگاداری دەرەکەوێت بە هەموو کەسەکانەوە تەنانەت بەداخەوە من ئەیڵێم بەو ژنانەی کە کۆیلە کراون لە ماڵەوە هێرشە بن بۆ ئەو ئافرەتانەی کە ئەیانەوێت چالاک بن ئیش بکەن ئەیانەوێت بابەتێک بروژێنن لەسەر ژنبوونی خۆیان بە هەموو کۆمەڵگا هێرشەکرێنە سەریان کە لە کاتێکە ئەم کەسە خۆی ئەکا بە قوربانی لە پێناوی ئازادبوونی ئەو ژنانەی کە کۆیلە کراون لە ماڵەوە. ئەنجا منیش بە دڵنیاییەوە هونەر هەچ پرۆژێکی هونەری بکەم ئەمەیە پەیامێک بگەێنم جگەل لە لایەنی جوانی ئەمەیەت بابەتێکی کۆمەڵگا بۆروژێنم کە تەئسیری لەسەر من دروست کردبێ. باشە هەتاکو ئێستا ئەو بابەتانەی کە لە کۆمەڵگای ئەتەوێ بیوروژێنیت زیاتر کامانە بوون یاخود تایبەتە بە بواری کۆمەڵاتی و هەروە ژیانی ژنان لە ئێستا لە کۆمەڵگای کوردیە یاخود کار لەسەر کۆمەڵێک بابەتی هەمەجۆرەکەیتەوە. لە ڕاستیا من ئەوەی کە تونند و تیژی بەرامبەرەکرێ لەم کۆمەڵگایە حەزەکەم ئیشی لەسەرکەم هەر لە مناڵەوە بگرێت تا ژن کە زۆر ئەچەوسێنرێنەوە بەداخەوە من پێم خۆشە لەلایەنی کللتوری کە تەئسیری لەسەر ژنبوون دروست کردووە و هەم لایەنی دینی کە بەداخەوە من هەمیشە ئەڵێم دین هات ژنی کوردی کۆیلە کرد و پیاوی توندڕەو کرد بەداخەوە ئەوە زۆر زۆر گرنگە بەنسبەت منەوە کە ئیشی لەسەر بکەم وەکو هونەرمەندێکی ژن. باشە بەڵام پێت وانە لە کۆمەڵگای کوردیە ئەم ئاڕاستی کارکردنەی کە تۆ گرتوتە دەبەر کە زۆرترین ڕەخنە دلی ئەگیرێ خۆت تا ئێستا هیچ دژایەتێکە کراوە ئەو ئاستەنگیانە چین کە هاتوونەتە بەردەم تۆ وەکو ژنێکی هونەرمەند. لە ڕاستیا من پێم وتی سەرەتا ئەگەر ژن بیت و هونەرمەند بیت زۆر زۆر سەختە لەم نیشتیمانەیە بەڵام من هێزی ژنبوونی خۆم زۆر زۆر بە گەورەترە بینم لەو قسانەی کە ئەکرێت چونکە ئەوانەی کە کاری گەوراکەن بە دڵنیاییەوە زۆرترین قسە و باسی لەسەرەکرێت. من یەکێ لە پرۆژەکانم ئەو بوو کە بۆ یەکەم جار هەر لە هیچ شوێنێک پرۆژەی هونەری ئازادانە نەبراوەتە ناو مزگەوت من بردم چونکە بۆ منێکی ژن تەنانەت ئەگەر زۆر پێداویستێکی خۆم بووایە ینی زۆر زەڕور بوومایە نەمەتوانی بچمە مزگەوت کە لە کاتێکە ئەڵێن مزگەوت ماڵی هەمووانە ئەیبوو بۆ منی ژن نەبێت بۆ من نەتوانم پرۆژێکی هونەری ببمە شوێنێک کە تەنها پیا و ڕووی تێکە بەڵام لە ئەساسا وا وێنە ئەکرێ کە بۆ هەردوو لایە بۆ ئەسڵەن مزگەوت ببێتە شوێنگەیەک مەلایەک هاتوو هاوار بکات بۆ دژی ژن کە ژن ئەبێت پۆشتە بێ ژن ئەبێت لە ماڵەوە بێ ژن ئەبێ وەکو کۆیلەیە سیر بکرێ. بەڕاستی هەموو ئەو شتانەی کە لە ڕابردووە پرسیار بوو لە لای من کردمە پرۆژێکی هونەری و بردمە مزگەوتێکەوە نمایشم کرد. باشە باسی ئەو پرۆژەیە کرد کە بروتەنەوە بزگەوتەوە کە بێگومان کە دەنگدانەوەیکی زۆری هەبوو و هەروە باسەخواستێکی زۆریشی لەسەر کرا کە زۆرێک لە پێیان وابوو کە ئەم کارە مەحاڵە یاخود نابێت یاخود گوناح و پێگومان با کۆمەڵێک هۆکاری دینی کە باسی لێواکرا وا تۆ پێت خۆشایەکێکی لە هونەرمەندانی کە تابلۆکانت یاخود وێنەکانت لە زۆربەی شوێنەکان دابدرێت زیاتر کارەکانی تۆ لە ئێستاە لەکوێ دانراوە یاخود پێت خۆشا کارەکانت لە چه شوێنێکی کە دابدرێت و هەروە خەڵک هەمی بیبینێت.
بە خۆشحاڵیەوە من کارەکانم لە زۆربەی گەلەریەکان هەیە و لە دەرەوە کارەکانم براونەتە دەرەوە بە خۆشحاڵیەوە زۆرێک لە کنسوڵخانەکان سەرۆک کنسوڵەکان تابلۆی منیان کڕیوە بردویانەتەوە وڵاتەکەی خۆیان عەرزیان کردووە لە شوێنگەکەی خۆیان کە ئیشی ڕسمی خۆیانی تیاکەن من جگە لەوەش وەکو جێگری بەڕێوەبەری گەلەری شانە دەر لە هەولێر ئیشەکانم لەوێ نمایشەکە زۆرێک لە ئیشەکانم لەوەیە و من پێم خۆشە تەنها کاری هونەری لە ناو گەلەریەک لە شوێنێکی قەپاتان نەمێنێتەوە لە ڕاستیە من پێم خۆشە بە هونەر بگەێنرێتە کوچە و کۆڵانەکان ببرێتە ناو بازاڕەکان بە تایبەتی هونەری کوردی بخۆت ئەزانیت کە خاستە هونەری شێوەکاری جارێک زۆر نامۆیە بە خەڵکی ئێمە تا ئێستا خەڵکی ئێمە ئەگەر بوێ تابلۆیە هەڵبواسێ لە ماڵەکەیە تابلۆیەکی کۆپی سینی ئەهێنێ بەداخەوە کە چەندین هونەرمەندی بە ئەزمون و هونەرمەندی چالاکمان هەیە بەداخەوە کە ئیشەکانیان ئەکەن و لە ماڵەوە قەتیسێکن من پێم خۆشە هونەر بە کللتور بکرێت هەروەکو هەر بابەتێکی تر بچێتە ناو خەڵکەوە بۆیە من تەنها من هونەر لە تابلۆیەکە نابیرمەوە هونەری شێوەکاری من پێم خۆشە هونەر بەرمە خوێندنگاکان دیواربەندی لە شێوەی دیواربەندی لە نێو کەمپەکان لە زۆر شوێنی تر ڕاستەوخۆ خەڵک بەریەکەوتنی هەبێت. زۆر باشە خات و شارە ئەگەڕێمە بۆلات بەردەوام بین لە گفتوگۆکانمان بینەرانی خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و بەردەوامە بین لەمڕۆ بەدواوە هیچ شتێک نەما بۆت تەنها گۆرانیەک نەبێ ناخۆشە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد دەکات هەموو شوێنێکی مەملەکەتی تەنیوە تەنانەت دڵ و ڕۆح و مێشکمانی بۆ کردووە ئەڵێم لەکات دەرگا و پەنجەرەکان داخین دەی با داخێندەی بەڵێ خۆشەویستانی مە لەگەڵتانە بەردەوام دەبین دەگەڕمە بۆ لای میوانەکەم خات و شارە بابان کە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمدایە خات و شارە ئەمە و پرسیارە بکەم کە تۆ پێشناوبڕەکە ئاماژە بۆ کرد کە حەزەکەیت کە هونەر و هەروە کارەکانت بەریتە هەموو شوێنە تەنانەت کۆڵانەکان و هەروە کەمپەکان پێم وابێت لە ماوەی ڕابردووە کارێکەکە بوو لەگەڵ منداڵانی ئاوارە لە کەمپەکان کە هەروە هۆرکشۆپیشت بۆ کردوونەتەوە. بەڵێ بێگومان ئەو پرۆژەیە بە هاوکاری ڕێکخراوی نێودەوڵەتی MRDS ئەمریکی بوو بەردەوامە بێ ئەو پرۆژەیە بۆ ماوەی ساڵێکە لە هەموو کەمپەکانی کوردستان ئەو پرۆژەیە بەردەوامە بێ بە تایبەتی لەگەڵ ئاستی تەمەنی ئەوانەی کە تەمەنیان لە 9 ساڵ بەرەو سەرۆترە ئەمە هەم ئەم پرۆژەیە هەم بۆ تۆزێک تەعویزی گەڕانەوەی دەرونی ئەو کەسانەیە کە لەوێن ئەو مناڵانەیە کە بە بۆنەی جەنگەوە ئازار بە دەرونیان گەیشتووە هەم ئەوەشە کە ئیتر ئەو مناڵانە بتوانن دەستپێکێک بێت ئەم پرۆژەی ئیتر خۆیان بەردەوامی پێبن بەڕاستی زۆر بە خۆشحاڵیەوە من ئەوەی تەسەورم ناکرد توانە و ئاستی ئەوانەی ناو کەمپەکان بێت کە چەندێک ئەزێت ئەبینن ئەزێتیان بینیوە بەڵام زۆر بە حەماسەوە ئاهاتن ئیشیانە کرد زۆر دڵخۆش بوون لە ڕاستیە من ئەوەی کە هەدەفم بوو تەنها ئەو بزێ بوو کە لە دەمی ئەوان ببینم بتوانم لە ڕێگەی هونەرەوە شتێکی بچووک بکەم
بتوانم دڵخۆشی ئەوان کوێم. زۆر باشە. باسی گەلەری شانەدەرە کرد کە تۆ وەکو جێگری بەڕێوەبەری گەلەری شانەدەر لە ئێستا دەست بەکاری پێم خۆشەکەمت باز لە کار و چالاکیەکانی ئەم گەلەریەش بکەین. بەڵێ ئەم گەلەریە بۆ ماوەی 2 ساڵ ئەبێ دامەزراوە ڕاستی من بۆ ماوەی 6 ساڵە بێ وەکو جێگری بەڕێوەبەری گەلەری شانەدەر ئیشەکەم. زۆر پرۆژەی هەبووە ئەتوانم بڵێم بەسەدان تابلۆی هونەری کورد بە هەموو کوردستانەوە بوو هەتا 4 پارچەی کوردستانیش هونەرمەندەکان لەوێ عەرزی شێوەکاری خۆیان کردووە و تابلۆیان فرۆشراوە لەوێ کە لە ئێستەیە خۆت ڕەنگە ئاگاداربی زۆر زەحمەتە تابلۆیەک بفرۆشێ بەڵام بە دڵخۆشیەوە زۆرترین پێشانگای تیا کراوەتەوە سیمیناری هونەری تیا کراوە وەرکشۆپی تیا کراوە هەتا لە ناوچەکانی بەغداد و مووسڵ و ناوچەکانی تری عێراق لەوێ عەرزی هونەریان کردووە و ئەتوانم بڵێم تاکە گەلەریە لەسەر ئاستی کوردستان لە نۆی بەیانی هەتا 12 شەو کراوەیە و ئەوەی کە گرنگە لێرەیە باسی کەم کە پێشانگایەکی هونەریە کرێتەوە ڕاستی ئێمە هەستەکەین چەند ڕۆژم بیرێک چەند هونەرمەندێک دێتە عەرزەکەەوە ئەرزی هونەریەکە بینێ بەڵام بە خۆشحاڵیەوە من ئەتوانم بڵێم مناڵ ژن گەورە خوێنەوار نەخوێنەوار هەموو جۆرێک دێنە گەلەریەکە و بەریەکەوتنیانە بێت لەگەڵ هەم پارچە هونەریەکان تر نەحت بێ سیرامیک بێ هەم تابلۆ بێ بەریەکەوتنی ڕاستە و خۆیان هەبێت لەگەڵ بەرهەمی خۆماڵی ئەوە جێی خۆشحاڵیە. زۆر باشە. ئەمێ بپرسم خات و شارە کە ڕنگ چی ئەگەێنێ لای شارە بابان چکە پێم وابێت لە 2010 پرۆژەیەکە دەبوو بە ناوی پرۆژەی ڕەنگی شین. بەڵێ ڕەنگی شین بوو. من هەر ڕەنگە و تایبەتمەندی خۆی هەیە بەڵام من ڕۆحی وەڕوح و هێزی ژەمبوونی من خۆم لە شینە ئەبینمەوە هەستەکەم شین لە تابلۆیەکە ئەتوانێت پێکەنینی من نمایشکات ئەتوانێت تووڕەبوونی من ئەتوانێت عاشقبوونی من ئەتوانێت بوێری و ئازایەتی هەموو ژنێک کە ئەوێت دەست بەرێت بۆ بابەتێکی کۆمەلگا من هەستەکەم لە ڕێگەی شینی منەوە ئەتوانم ئەو پەیامە بگێنم و هەم شینیش بە ڕەنگێکی بەهێز و لای من ڕەنگێکی زۆر بە جورئەت ئەیبینم. زۆر باشە. خات و شارە وەکو کاری داهات و وەکو پرۆژە نوێیەکانت لە ئێستاە چی لە بەردەستایە خو سەرقاڵێکی لە ڕاستیە من دوو پرۆژەم هەیە کە ئەبوو ئەویش لە مانی سێە بکرایە پرۆژەیەکیان پێش پرۆژەی مزگەوتەکە بوو کە بەری 4 ساڵ لەمەوە پێش بۆ ویستم ئەنجامی بەم ئەویش لەسەر گۆڕستانی ئەو ژنانەی کە ئەلاساز لەسەر شەرەف کوژراون ئەمێ پرۆژێکی هونەری لەوێ ئەنجام بەم هەر شوێنە کەشەکەمە شوێنگەیەکی هونەری هەموو شتێکم ئامادە کردووە ئەم پرۆژەیەکی ترم هەیە لەگەڵ ئەو ژن و پیاوانەیە کە بە مناڵی حەزیان کردووە لەمسی هونەری شێوەکاری بکەن ئێستا تەمەنیان گەورە بوو لە تەمەنی 6 ساڵی و 7 ساڵیان من هەموو وەرکشۆپێکە بێ هەم توانای ئەوانیشە دووبارە لەمسی فڵچە و ڕەنگەکەن ئەوە ئەو پرۆژەیە لە گەرمیان و مەنتیقەی بەرزان و شێخانە بێت بە داهاتوویەکی زۆر نزیک ئەو پرۆژەیە ئەنجامەیەم لە دوای ئەو پرۆژەیەش پرۆژەی سەرگۆڕستانی ژنەکان ئەوانەی کە کوژراون لەلایەن باوک و لەلایەن کەس و کاریان مرد چوزانم هەچ کەسێکی تر دو ئەوە فڕێدراون شارەوانی بردونیە ئەو گۆڕستانە و کە ئەلاساز بێساحێبن بە بێناونیشان نێژراون من ئەمەیەت ئەو پرۆژەیە ڕاستی زۆر متەئسیرم پێ حەزەکەم بە زووترین کات ئەو پرۆژێش ئەنجام بم.
زۆر باشە من هیوای سەرکەوتنت بۆ خوازم خات و شارە و هەروە هیوای بەردەوامی و نەشساخی بە بەڕێزت هیوادارم لە ئایندێکی نزیکدا ئەم پرۆژە نوێیانەی تۆ ببینین وەکو خاتوونێکی هونەرمەند خاتوونێکی ئازا بوێر دووبارە زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان نابوویت سپاس بۆ ئامادەبوونت بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین سندیکەی هونەرمەندانی کوردستان لقی سلێمانی مەراسیمێکی لێزلێنانی ساز کرد بۆ تیپە هونەریەکان لە باخچەی مەڵبەندی ڕۆشنبیری زانکۆی سلێمانی. ئێرە باخچەی مەڵبەندی ڕۆشنبیری زانکۆی سلێمانیە. ژمارێکی زۆر لە تیپە هونەریەکانی شاری سلێمانی ئامادەن. سندیکای هونەرمەندانی کوردستان مەراسیمێکی ڕێکخستووە و ڕێزلێنان دەبەخشێتە ئەم تیپانە. هەڵبەتە وەکو لقی سلێمانی سندیکای هونەرمەندانی کوردستان کۆمەڵک چالاکی پرۆژەمان هەبووە بەتایبەت لەم فترەیە کە کۆمەڵە پرۆژە هەبوو لەوانە کێمە لە چەند ڕۆژ ڕابردووین پێشانگایەکی هاوشێوە پێشانگایەکمان ئامادە کرد لە سلێمانە کە پێشانگایەک بوو لەسەر ئاس بوو لەسەر ئاسیێراق بوو ژمارێک لە هونەرمەندان بەشدار بوون تیا جگە لەوەش بە باشمان زانی وەکو ستاف وەکو دەسێ باڵا لە لقی سلێمانی لەگەڵ هاوڕەکانمان کە ئێمە ڕێزدەنانێک مەراسیمێک ئامادە بکەین بۆ ئەو تیپ و گروپانەی کە لە ئێستاە کاریان هەیە چالاکییانە پرۆژیان هەیە بەردەوام خزمەت دەکەن بە هونەر و بەکاری هونەر و کاری هونەرمەندان بە باشمانزانی کە ژمارێک لەو تیپانە لەو گروپانە ئێمە مەراسیمیشان بۆ ڕێبکەین ڕێزێنانیشان بۆ ڕێبکەین کە شایستە بێ بەو تیپ و گروپانە کە تەسادوفی ئەمڕۆی کرد لەم ڕوارێکمان خست هەڵبەتە ئەمە بەشێکترە لە پرۆژەکانمە ئێمە پرۆژە و چالاکی تریشمانە بێ لە داهاتوودا هیواداری نەگەر هەر هیچ نەبێ ئەمە توانی بەتمان وەکو لە سلێمانی سندیکای هونەرمەندانی کوردستان توانی باتمان هەریج نەوێ بۆ شاییکیش بکەینەوە لەم بوارە هونەرمەندان بە گرنگەوە باز لە پێشکەشکردنی ئەم ڕێزلێنانە دەکەنەوە داوا کاریش بوون گرنگی زیاتر بەم گروپانە بدرێت تا بتوانن کاری هونەری باش پێشکەش بکەن. زۆر سپاس بۆ سندیکای هونەرمەندان و بۆ ڕێزێنانی لە ئەو تیپ و ئەو گروپانەی کە بەردەوام چالاکن و بەردەوام لە ماوەی بەتایبەتی لە ماوەیە کە قەیرانی زۆر دارایی خورز هەبوو ئێمە و کۆمەڵە تیپی تر توانیمانە هەمیشە بەردەوام بین سپاس بۆ خەڵاتەکان بەڵام هیوادارم تەنها ڕاستە بەسەرکردنەوە و خەڵات گرنگە بەڵام لەگەڵ یا پێویستەکە هاوکاری مادی و دابینکردنی هۆڵ و هۆڵی بەتایبەتی هۆڵ بۆ پرۆڤ بۆ پێداویستی و بارەگا بۆ تیپەکان ینی ئۆفیس و ئەوانە زۆر گرنگە کە ئێمە پێشتریش لەگەڵ بەرپرسان و لەگەڵ بەتایبەتی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتەکانی پەیوەنددارەکانی ژەر داوامان کردو بۆیە پێمان خۆشە کە بتوانن کار لەسەر ئەوە بکەن کە ئەم تیپانە ئیتر لەوە ببینەوە ینی بەڕاستی هەموو جارە بۆ کری بارەگای تیبیا بۆ کارێک دەستکەین بە پاڕانەوە لە مولەودا کۆمپانیا و لە بەرپرسان و لە کەسانی تریانی پێویستەکە بە سیستیماتیک بکرێ پێویستەکە ئەم تیپ و گروپانە ساڵانە بودجە و پێداویستی خۆیان بۆ دابین کرێ بۆی بتوانێت لە ساڵەکە بزانێت چی پێشکەشەکە. ئێمە وەکو گروپی مەحوی گروپی موزیکی مەحوی زۆر پێخۆشحاڵ بووین لەم مەراسیمە بەشداریمان کرد خەڵاتی ڕێزلێنان لەلایەن لقی سندیکای هونەرمەندانی کوردستانەوە بێگومان ئەم مەراسیمانە زۆر گرنگە بۆ ئێمە کە وەکو پاڵپشتیەکە بۆ هەر هونەرمەندێک بۆ ئەوی لە کارەکەی بەردەوام بێت. هونەرمەندان بەتەنها بن یاخود لە نێو گروپەکاندا توانیویانە پەیامە هونەریەکان بگەێن و بە درێژایی چەند ساڵی ڕابردوو خزمەتی بەردەوامیان هەیە. ئەنجامدانی ئەم مەراسیمەش جۆشدانەوەیە بە دەرونی ماندووی ئەو هونەرمەندانە و هاندانێک دەبێت بۆ بەردەوامبوون لە کاری هونەری. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی.
بەڵێ بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەشکرا هیوادارم کە تەواوی پرۆگرامەکە بەدڵی ئێوە بێت هەتاکو سبەینێ لە هەمان سەعاتدا با پرۆگرامێکی نوێ بە یارمەتی هاوکارانم لەگەڵتانە بم ئێوارێکی خۆش بۆ کەژلایەکتان خواتان لەگەڵ